تەمەنی 70 ساڵە 6 ساڵی لەگەڵ کاری تەنەکەچێتی بەسەر بردووە. یەکێکە لە کۆنترین پیشەوەرەکانی سلێمانی و ئێستاش بە گوڕتر لە جاران کارەکانی بەڕێ دەکات. وەستا عوسمانی تەنەکەچی پیشەکەی لە باوکیەوە بۆ ماوەتەوە. ئەو چەکش و ئامێرانەی بەردەستی نزیکەی 70 ساڵ پێش ئێستا باوکی کاری تەنەکەچێتی پێکردووە و پێدەچێت تا چەندنەوەیەکی تریش وە خۆیان بمێننەوە. 57 و 58ەوە ئیتر دەسم مقەس و چەکشی گرتووە لەگەڵ باوکمە تەنەکەم شکانوێتەوە و تەنەکەم پاکردوێتەوە و هەروە بێتەوە ئیتر کە زۆپامان کردووە لو لە زۆپاکان منم کرد بۆی ئەبڕیم و هەریە پێچاو من خڕمە کردەوە و ئیتر خەت هینمانە کرد بە دەموقەلە بەم دەموقەلەیە دەمەکەمان پشووگە کردەوە بۆ ئەوی بچێ بەسەر لولەکەی ترە من لە 57ەوە ئەمە کارمە هەتا ئەم دقەیە. ئێستا ئەو ئامادەکاری بۆ وەرزی جستان دەکات. دیارترین کارەکانی دروستکردنی سۆپایدارە بۆ وەرزی جستان و بۆ وەرزی هاوینیش دەکتی مەوەریدە دروست دەکات. ئەو هێندە شارەزایی لە کارەکەیدا پەیدا کردووە دەتوانێت ئەو ئامێرانەش دروست بکات کە کۆن هاوڵاتیان بەکاریان دەهێنا. قوتیلکەمانە کرد کارەبان نەبوو قوتیلکە کە دروستمانە کرد بە شاپلیتەی پسوک خڕ ئیشیە کرد. اینجا سەماوەرمانە کرد سەماوەری چاخانەمانە کرد مەقەلیمانە کرد ئاگردانمانە کرد کوورەمانە کرد سێ کوچکەمانە کرد بۆ سەر چێشتی چێشت برێن چێشتی شلە سەرڕای کاری تەنەکەچێتی لە ساڵانی هەفتاکانی سەدەی ڕابردووشدا وەرزشکارێکی بەتوانا بووە لە زۆربەی تیپە میلیەکان و یانەکانی سلێمانیدا یاری کردووە. لە نادی سیروان منی تیاوم لە تیپی مەریوانەوە گەریاریمان هەبووە لەگەڵ نادی سیروان نادی سیروان لەگەڵ فرقەی بەغا لەگەڵ فرقەی مووسڵ هەولێر کەرکووک ئەمانە ئێمە 5-6 یاریکار بووین کتابیان بۆ ئەکردین لە نادیەوە یەکسەر بۆ مدیری شوڕتەیان ئەنارد و ئەم 5 یاریکەرەمان بۆ بنێرن ئیزنمان بۆ بن ئیتر بە کتاب ئیزنیانیین و هاتین یاریمانە کرد. با پێی بیرەوەرەکانی ئەو لە سەرەتای ساڵی 1970ەوە کەسێک بە ناوی غوڵام حوسێن لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە پیشەی تەنەکەچێتی هێناوەتە سلێمانی و دواتر خاڵی وەسامحێدین پیشەکەی وەرگرتووە و بەو شێوەیەش وەسامحێدین کە دەکاتە باوکی وەستا عوسمان لە ساڵی 1940ەوە لەگەڵ خاڵی ئیشی کردووە و پیشەکەی بۆ وەستا عوسمان گواستوتەوە و بەو شێوەیەش پیشەکەیان تا ئێستا پاراستووە و بەرەو پێشیشان بردووە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.